لێرەکانی خولینایە عێراق بۆ تۆپی بالا هەولێر لە 11م یاری خۆی میوانداری حەبانیەی دواوەی ڕیزبەندی کرد. تیپی بالای حەبانیە بە کۆمەڵێک یاریزانی لاوە بۆ ئەم یاریە هاتبوو بەهۆی کێشە دارایەکانیەوە. کوڕانی هەولێر لە قۆناغی دووەم بە ئاستێکی جیاواز دەردەکەون بەرامبەر سەرجەمیانەکان بەهێز دەوەستنەوە. لارێکە هەولێر توانی زۆر بە ئاسانی سەرکەوتن بنووسێتەوە و بە 3 گێمی بێوەڵام بردنەوە تۆمار بکات. ئەنجامی گێمەکانیش 25-14 و 25-14 و 25-15 بوو. ئینشاءڵڵا لە قۆناغیدا توش پشتیوان بەخوا دەستخۆشی لە دەستەی ڕاهێنەران و دەستەی ئیداریش دەکەن زۆر پاڵ پشتیمان دەکەن بەڕاستی. ئینشاءڵڵا لەو چەند یاریەکە ماوانە ئینشاءڵڵا سەرکەوتن دەبین بەسەر دەکەین بۆ قۆناغی چارگۆژن زێڕمە دەستخۆشی لەو جمبورە خۆشەویستە دەکەین بەڕاستی پاڵپشتەشی زۆرمان دەکەن بەڕاستی دەستیان خۆش بی مەمنون. ئەوەلاً مبارەک فەریق نادی ئەربیل فەریق محترم. یەکەم جار پیرۆزە لە یانەی هەولێر تیپێکی ڕێک و پێکە بە هیوای بەختێکی باشتر بۆ ئێمە. تیپەکەمان دەناڵێنێت بەهۆی کێشە داراییەکانەوە. نوێ یاریزان لە تیپەکە ڕۆشتون ببینە زۆربەی یاریزانەکان نوێنە زۆر بەشی تازە پێگەیشتون. تیپەکە ناتوانێت ئاست پێشکەش بکات مەشقەکانمان نییە یاری بۆ یاری دەکەین. ئەمە حاڵی تیپەکەمانە. تاکە تیپین لە خولی سەر بە دەستگاکان نین کەوا پشگیری دەکرێن. ئەو مانجی سێ هیچ پاڵپشتێک نییە موچە نییە. زۆربەی یاریزانەکان لە ماڵەوە دانیشتون بێ موچە یاری ناکەن. بەڵام لەگەڵ هەموو ئەوانش سوپاس بۆخوا. بەم شێوەیە هەولێر لە کۆی 11 یاری بووە خاوەنی 4م سەرکەوتن و لە خانەی شەشەمی ڕیزبەندی دەبیندرێت بۆ 2 یاری داهاتووی گەشتی بەسڕا دەکات و ڕوبەڕووی بەحری و غازی جنوبی یەکەم و دووەم دەبێتەوە. هەرچەندە هەولێر ئەرکی زەحمەتە بەڵام هەوڵی خانەی 4م دەدات تاوەکو بگاتە قۆناغی کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.